يا أيها النبي قل لأزواجك وبناتك ونساء المؤمنين يدنين عليهن من جلابيبهن ذلك أدنى أن يعرفن فلا يؤذين وكان الله غفورا رحيما. أي پیغمبر بەهاوسەران تو کچەکان تو ئافرەتانی ئیماندار بڵێ کە بە پۆشاچی باڵا پۆش خۆیان داپۆشن ئەوە لەبارترین شتێک کە پێی بناسرێن تا ئازار نەدرێن و تووشی گیر و گرفت نەبن. هەمیشە و بەردەوام خوددا لێ خۆش بوو میهرەبانە لە کەم و کوڕی ڕابردووتان خۆش دەبێت.